سبەی پێنجشەمە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نابی کوردستان بەڕێوە دەچێت. یەکێک لە بەهێزترین یاریەکانی ئەم هەفتەیەشدا یعنی سۆرانی پێشەنگی ڕێزبەندی دەبێتە میوانی برایەتی لە شاری ئەولێر. یارەکە لەسەر یاریگایانی برایەتی بەڕێوە دەچێت لە کاتژمێر 45 خولەکی دوانیۆڕۆ. هەردووانەش پێشوو بەڕووبوونیان لەگەڵ یەکتر بە 24 کاتژمێر دوان مەشق و ڕانانەکانیان لەسەر یاریگای برایەتی ئەنجامدا. ینی برایەتی بۆ میارێت تاوی ئامادەکارەکانی کردو تاوی پێکاتەکەشی ئامادەن و هیچ یاریزانێکی بۆی پێکان یاخود کارتەکانەوە دانابرن. برایەتی تاوکێسا تووشی شکست ناتۆ بە 2 یەکسانی و سەرکەوتنێک خاوەنی 5 خاڵە و لە پلەی سێمی ڕزبەندی دێت. یعنی سۆرانیش ئەم هەفتەیە ئامادەکارەکانی بۆ یاریەکە لەسەر یاریگای ڕەواندز ئەنجامدا و ڕۆژی چوارشەمەش گەشتی شاری ئەولێری کرد و دوایینەکەی مەشقیشی لەسەر یاریگای برایەتی ئەنجامدا. هەنێ سۆران تاوی یاریزانەکانی بۆ یاریەکە ئامادەن جگە لە ڕەوەند حەکیم کە لە یاری دووەک تووشی پێکان هاتوو تا ئێستا چاک نەبووەوە. سۆران دوای وەرزی ڕابردوو بۆ پاڵانی خولیانە پلەکەکان و سەرکەوت بۆ خولی ناب تاوکو ئێستا ئەسپەڕەشەکەی خولەکەی و بە 2 سەرکەوتن و 1 یەکسانی لە پێشەنگی ڕزبەندیدا و تا ئێستا هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە. ئەو پلانی کە دامانەیە ئینشاڵڵا بەیانی سێ خاڵی یاریەکە بەدەستدێن و لۆژ جاری دەکەین کە سێ خاڵی یاریەکە بەدەستبینین. تۆفیقش خۆی گەورەیە، بەڵام ڕاستە سۆرانیش تیپێکی بەهێزە لە سەروی ڕیزبەندە. ئینشاڵڵا وا دەکەین خۆمان بچینە سەروی ڕیزبەند. بەسەبارەت بە یاریەکەی بەیانی وەکو هەر یاریەکانی تر ئەمە بەچاو یەکسان تەماشای هەموو تیپەکان دەکەین. هەموو تیپەکانی خولینا بەهێزن، هەموو تیپەکان دەبێ حسابێکی زۆریان لێ بکەین، زۆر خۆمان مادی بکەین تاکو دەتوانین ئەنجامی باشین لەگە بەدەست بینین. بەتایبەتیش یانەی برایەتی یانەیەکی زۆر دیاری و بە ئەزمموی خولی نایە بە چەند ساڵە. ئێمە ئەزانین خاوەن یاریزانی زۆر باشن، بۆیە زۆر باش خۆمان ئامادە کردێ. سەیری ئەوە ناکەین کە ئێمە لە چ پێگەیەکین لە ڕیزبەند یەکەمین یان دووەمین یان ئەخیرین. پێویستەمە هەموو یاریەکان ئەوە ڕێککەوتوین لەگەل یاریزانەکان، هەموو یاریەکان بۆ سێ خاڵی یاریەکە ئیش بکەین. هەر یاریەکیش بەتەنیا بەجیا لە هەموو خولەکە تایبەتمەندی خۆی ئێمە حسابی تایبەتی بۆ بکەین.